خی گەورە مێرەبان سڵاوی خواتانی بێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا ئیسماعیل لە ئامادەی کلیڤەری ناحکومی پسپۆری بابەتی زیندەزانی پۆلی 12 بەڵێ قوتابیانی خۆشەویست باشەوەی لە دەستی ڕابردوو باسمان لە کۆندامی سوڕان کرد بە شێوەیەکی گشتی گوتمان کۆندامی سوڕان پێک دێت لە دوو بەش دڵە لە کۆندام و هەروها لیمفە کۆندام باسمان لە کۆندام بە گشتی کرد بابەتی ئەو ڕۆمان باس لەچ دەکەین لیمفە کۆندام لیمفە کۆندام لە لەشی مرۆڤدا ئەگەر بێت و باس بکەین تەماشا دەکەین لێ قوتابیانی خۆشەویست کە لە وێنەکەیدا دیارە لیمفە کۆندام لیمفە کۆندام لە بەدرێژایی لەشی مرۆڤدا هەمووی بڵاو بۆتەوە لە سەرەتاتا لیمفە کۆندام ئەگەر بە وردی باس لە فەرمانەکانی بکەین فەرمانی لیمفە کۆندام جێڕانەوەی شلەی شانەیە بۆ خوێن کەواتە لیمفە کۆندام شلەی شانەی کە لە نێوان خانەکاندا هەیە هەمووی دەگەڕێنەوە بۆ چێندرێ بۆ خوێن کەواتە یەکەم فەرمان لە لیمفە کۆندام جێڕانەوەی شلەی شانەیە بۆ خوێن واتە شلەی زیادەی نێوان خانەکان دەگەڕێنەوە بۆچێ بۆ خوێن بە شێوەیەکی گشتی لیمفە کۆندام کۆمەڵێک ئەندامە لە باسی دەکەین لە بەندیسێ بە تەفسیری بەڵام لیمفە کۆندام پێک دێت لە سێ بەشی سەرەکی کو کاتی خۆی گوتمان کۆندامی سوڕان کە پێک هاتێ لە دڵ لە کۆندام وەروە لیمفە کۆندام دڵ لە کۆندام پێک هاتبوو لە خوێن و هەروها لە دڵ لەگەڵ لولەکانی خوێن لولەکانی خوێنیش پێک هاتبوون لە خوێنبەرەکان و خوێن هێنەرەکان و هەروەها لولەکانی خوێن باسمان کرد گوتمان لولەکانی خوێن دەکەونە کۆتایی خوێنبەرەکان سەرەتای خوێنەرەکان بابەتی ئەو ڕۆژمان باز لەس دەکەین لیمفە کۆندام کەواتە زانیمان لیمفە کۆندام دوو فرمانی زۆر گرنگی هەیە یەکەمیان جێڕانەوەی شلەی نێوان خانەکانە لە نێوان خانەکاندا شلە هەیە دەگەڕێنەوە بۆ خوێن دووبارە بۆ خوێن دووەمینیان بەشداری دەکات لە چێ لە بەرگریە کۆندام کەواتە بەشداری دەکات لە بەرگری لەش دژی هۆکارەکانی نەخۆشی بەهۆی بوونی ژمارەی زۆر لە لیمفە خانەکان لیمفە کۆندام پێک دێت لە سێ بەشی سەرەکی یەکەمیان لیمفە کە شلەی پاڵێورای و خوێنە واروها لیمفە لولەکانە بە بەراوردی بە لیمفە لولەکانی خوێن واروها لیمفەگرەکانیش دەگرتەوە لە سەرەتادا باز لە لیمف دەکەین لیمف قوتابیانی خۆشەویست لیمف چییە لیمف ئەو شلەیە کە لە خوێن دەپاڵێوێتە نێوان شانەکان کە پێدرین شلەی شانەیی پاشان لە شلەی شانەیی دەگوازێتەوە بۆ ناو مولولەکانی لیمف کاتێک کە ئەم شلەی شانەیە دەچێتە ناو مولولەکانی لیمفەوە لەو کاتەدا پێدرێن لیمف پاشان لیمف بە لیمفە لولەکاندا دووبارە دەگەڕێتەوە بۆ خوێن کەواتە لیمف چییە شلەی شانەیە پرۆتین و خوڕەکە سووری تێدانیە کەواتە لیمف بە هیچ شێوەیەک پرۆتینەکانی وەروها خوڕەکە سوورەکانی تێدانە خوڕەکە سووریش هەر بۆی بوونی هیمۆگلۆبینەوە پرۆتینە تێدانی و دەچێتە لیمفە مولولەکانەوە کەواتە ئەم شلەی شانەیە هەتا لە نێوان شانەکاندا هەیە لە نێوان شانەکاندا هەیە لە نێوان خانەکاندا هەیە لە شانەکانی لەشدا پێدرێن شلەی شانەیی پاشەوەی ئەو شلەیە نێوان خانە و شانەکان بەجێ دەهێڵن دەگوازرێنەوە بۆ ناو مولولەکانی لیمف ئینجا پێی دەوترێت لیمف کەواتە لە ناو مولولەکانی لیمفدا پێی دەوترێت لیمف کەواتە لیمف شلەی شانەیە بێ پرۆتینە لە خوێن دەپاڵێتە نێوان شلەی شانەیی لە دیواری مولولەکانی خوێن دەپاڵێتە لە نێوان شانەکان پاشان دەگوازێتەوە بۆ ناو لیمفە لولەکان ئینجا پێدرێن لیمف پەیدا دەبێت بزانین لیمف چۆن پەیدا دەبێت لە کاتی تێپەڕبوونی خوێن بە مولولەکانی خوێندا ئێستا باسی لە چۆنیتی پەیدابوونی لیمف دەکەین ئەگەر بێت وێنەکەی سیرکەین وێنەکەی سیر دەکەین لێرانە ئەمە هارت واتە دڵ خوێن بە هۆی شاخوێنبەرەوە دەگوازێت و بۆ هەموو بەشەکانی لەش کۆتایی خوێنبەرەکان بەچدێ بە مولولەکانی خوێن دێ قوتابیانی خۆشەویست ئەگەر بێت و سیرێکی ئەم وێنەیەکەین لێرەدا کۆتایی مولولەکانی خوێن ئەم وێنەیە کە دەبینن ئەمە ئاراستەی دەرچوونی خوێنە لە دڵەوە بۆ بەشەکانی لەش ئەمە خوێنبەرە ئەمە دەبتە چ ئەمە شاخوێنبەر لەو حاڵەتەدا ئەمە شاخوێنبەرە پاشان شاخوێنبەر کە لە دڵ دێت لەوە دابش دەبێت بۆ خوێنبەری خەبارە بچووک و خەبارە گەورە کۆتایی خوێنبەرەکان بە چ دێ بە مولولەکانی خوێندێ ئەمە تۆڕێک مولولی خوێنە دەکەوتە کۆتایی خوێنبەر و هەروە سەرەتای خوێنێنەر کەواتە ئەمە دەبتە خوێنێنەرەکان لە کاتی تێپەڕبوونی خوێن بەناو مولولەکانی خوێندا لێرە باسکەیە چۆن لیمف پەیدا دەبێت دەرێت لە کاتی تێپەڕبوونی خوێن بە مولولەکاندا واتە کاتێک خوێن بە مولولەکانی خوێندا تێپەڕ دەبێت یعنی ئێستاوانە چی تێدا هەیە قوتابیانی خۆشەویست ئەمە خوێنی تێدایە بەناو مولولەکانی خوێندا لە ژێر کاریگەری پەستانی خوێنبەردا چونکە لێرانە پەستانی خوێن بەرزە لێرانە پەستانی خوێن چییە پەستانی خوێن هەمومان دەزانین لێرانە بەرزە کەواتە لە کاتی تێپەڕبوونی خوێن بەناو مولولەکانی خوێندا لە ژێر کاریگەری پەستانی خوێنبەردا ئاو مادە تواوەکان لە چێ کەواتە لە دیواری مولولەکانی خوێن لێرە ئەو مادانەی کە دەپاڵێن چچنا ئاومان هەیە ئاو وەزائیدە مادەی تواوە مادەی چێ مادەی تواوە هەروەکە لێرەش باسکرایە دەرێت لە کاتی تێپەڕبوونی خوێن بە مولولەکانی خوێندا لە ژێر کاریگەری پەستانی خوێنبەر کەواتە لێرە پەستان مانگۆچیە پەستان زیادە پەستانی خوێنبەردا لە مولولەکاندا دوو مادە چمان هەیە ئاو
و هەروها مادە تواوەکان لە دیواری ملولەکانی خوێندا دەپاڵێورێتە نێوان خانەکان لە شانەکاندا. بۆ چونکە ملولەکانی خوێن دیوارەکان لە یەک چین ڕووکەشانە پێکاتوە توانای تێپەڕبوونی مادەکان بە ناویدا زۆر ئاسانە. جیاواز لە دیواری ملولەکانی خوێن یەک چین ڕووکەشانەیە، بەڵام دیواری خوێنبەرەکان تەماشا دەکەن سێ طەبەقەیە، سێ چینە. ئەمە زۆر زەحمەتە بۆ تێپەڕبوون. بەڵام کە حتا کاتی خۆش باسمان کرد گوتمان دیواری ملولەکانی خوێن بۆچی لە یەکچین خانە لە یەکچین ڕووکەشانە پێکاتوە یارمەتی تێپەڕبوونی کردداری ئاڵوگۆڕی گازەکان و خۆراکە مادەکان دەدات لە نێوان خوێن و هەروها خانەکان. بەڵێ کەواتە ئاو مادە تواوەکان بۆ شانەکانی دەوروبەری دەپاڵەورێت. ئەم شلەی شانەیەی کە دێتە ئێرانە قوتابیانی خۆشەویست لێرانە هەموو شلەی شانەیە. ئەو منطقەیە کە باز دەکەین لێرانە هەمووی دەبێتە شلەی شانەی کە لە نێوان خانەکاندا هەیە. بەڵێ ئەمانەی دەبینن ئەمانە هەموو خانەکانە، ئەمە خانەکانی لەشە، ئەمە خانەکانە، ئەو شلەی شانەیە هەمووی دێتە ئێرانە. کەواتە ئێرە دەبتە چ؟ ئێرە دەبتە شلەی شانەیی. بەڵێ ئاماژەش پێکراوە پاڵاوتنی شلەی شانەیی لە دیواری ملولەکانی خوێن بۆ ناو خانەکاندا. ئەگەر بێت و سیرکە لێرانە هۆکاری نەخۆشی هەیە لە نێوان خانەکاندا احتیمال هەندێک هۆکاری نەخۆشیە بێت تێکەڵ بە شلەی شانەیی دەبێت زۆر چاکە. کەواتە ئەم شلەی شانەیە ئێستا پرۆتینی تێدا نیە، پێی دەڵێن چ؟ پێی دەڵێن شلەی شانەیی. پاشان ئەم شلەی شانەیە کە پرۆتینی تیانە دەگوازێتەوە بۆ چێ؟ بۆ ناو ملولەکانی لیمف، بۆ ناو ملولەکان لیمف. ئەوە لیمفە ملولەکانە، ئەمەنە ملولەکان لیمف. ملولەکانی لیمف هەروەکو ملولەکانی خوێن ئەم خاڵیان لێکچوونە، دیوارەکانیان زۆر تەکە لە یەکچین ڕووکەش شانە پێکاتوە بۆ ئەوەی یارمەتی تێپەڕبوونی چ بدات؟ مادەکان بدات بۆ ناو لیمفە ملولەکان بە پێچاوانەوەش. کەواتە خاڵی لێکچوون لە نێوان ملولەکانی خوێن لەگەڵ ملولەکانی لیمفدا هەردووچیان دیوارەکانیان واتە پێکاتی دیوارەکانیان لە یەکچین ڕووکەش شانەیە. ئەمەش کردداری ئاڵوگۆڕی مادەکان لە نێوان لولەکان وەروە دەرەوە و ناوە ئاسان دەکات، یارمەتی تێپەڕبوونی مادەکان دەدات. بە هەمان شێوە شلەی شانەیی دەگوازێتەوە بۆ ناو ملولەکان لیف. کاتێکە شلەی شانەیی دەگوازێتەوە بۆ ناو ملولەکان لیف لەو حاڵەتەدا دەبتە چ ئێرانە؟ دەبتە لیمف. دەبتە چ؟ لیمف. کەواتە لیمف چییە؟ لیمف شلەی شانەیە لە نێوان خانەکان دەپاڵێتە، شلەی شانەیە بێ پرۆتینە لە ملولەکانی خوێن دەپاڵێتەوە لە نێوان خانەکان، پاشان لە نێوان خانەکان دەگوازێتەوە بۆ ملولەکان لیف، پێی دەڵێن لیف. کەواتە لیمف پرۆتینی تێدا نیە، شلەی شانەیە بێ پرۆتینە دەگوازێتەوە بۆ ناو لیمفە ملولەکان. پاشان لیمفە ملولەکان ژمارەیان زۆرە، یەک دەگرن، لولەیەکی سەرەکی پێکدێنن. ئەگەم تا بەحەکەین لێرانە بەو شێوەیە لولەیەکی سەرەکی پێکدێنن، پێی دەڵێن چ؟ پێی دەڵێن لیمفە لولە. ئەو وێنەیە کە دەیبینین ئێستاکە ئەمانە لیمفە لولەن، ئەمانە چنە؟ لیمفە لولەکانن، ئەمانە لیمفە لولەن. لە کاتی تێپەڕبوونی خوێن عەفوەن لە کاتی تێپەڕبوونی ببورن لە کاتی تێپەڕبوونی لیمف بە لیمفە ملولەکاندا بە چەند ئەندامۆچکەیەکی بچووکدا تێپەڕ دەبێت. ئەم ئەندامە بچووکانەی کە لە وێنەکەدا دیارە ئەگەر بێت سیرکەینێ لێرانە ئەم ئەندامە بچووکانە تەماشا دەکەینێ طابیانی خۆشەویست کە بە شینی ژوێنی دەجێشین. ئەم ئەندامە بچووکانە تەماشا دەکەینێ لێرانە زمانەمان هەیە. لە کاتی تێپەڕبوونی خوێن بەناو لیمفە ملولەکاندا زمانە هەیە. ئەم زمانانە هەمویان ڕوویان لە دڵە. ئەم زمانانە ئەمە زمانەیە هەروەکو خوێنهێنەرەکان قوتابیانی خۆشەویست هەروەکو خوێنهێنەرەکان زمانە لە ملولەکانی لیمفدا هەیە. سوودی ئەم زمانانە چییە؟ ڕێگە بە تێپەڕبوونی لیمف دەدەن بە یەک ئاراستە، واتە بە یەک ئاراستە بەرەو دڵ بگوازێتەوە، ڕێگە نادەن بە پێچەوانە بگوازێتەوە. هەروەکو خوێنهێنەرەکان چۆن زمانەیان تێدا بوو، لە خوێنهێنەرەکان ئەمە هەمومان دەزانین پەستانی خوێن تێدا نزمە. کەواتە ئەم زمانانە یارمەتی تێپەڕبوونی یاخود تێپەڕبوونی خوێن دەدەن بە ئاراستەی دڵ، لێ ناگەڕێت بە پێچەوانە بگەڕێتەوە. کەواتە ئەگەر هاتەوە بوونی زمانە لە دیواری ملولەکانی لیمفدا یارمەتی تێپەڕبوونی یاخود گەڕانەوەی چدەن لیمف بۆ دڵ دەدەن بە یەک ئاراستە، لێ ناگەڕن بە پێچەوانە بگەڕێتەوە. بەڵێ ئەمە زانیمان لەناو لیمفە لولەکاندا زمانە هەیە و سوودەکەشمان باس کرد. بە هەمان شێوە لە کاتی تێپەڕبوونی خوێن لە کاتی تێپەڕبوونی لیمف ببورن بەناو ملولەکانی لیمفدا بە چەند ئەندامۆچکەیەکی بچووکدا تێپەڕ دەبێت. پێی دەڵێن چ؟ پێی دەڵێن لیمفە گرێکان. پێی دەڵێن چ قوتابیانی خۆشەویست؟ پێی دەڵێن لیمفە گرێکان. کەواتە لیمفە گرێکان بزانین فەرمانیان چییە؟ ئەو وێنەیە کە دەیبینین ئێستاکە ئەم وێنەیە ئەندامێکی بڕە گەورەیە ئەمە پێی دەڵێن چ؟ ئەمە پێی دەڵێن لیمفە گرێ. ئەو لیمفە گرێیە قوتابیانی خۆشەویست ئەمە لیمفە گرێیە، هەروەکو ئاماژەشی پێ کراوە. ئەمە لیمفە گرێیە. لیمفە گرێکان فەرمانیان چییە؟ پاکردنەوەی لیمفە لە وردیلەی نامۆ، وردبینە زیندەوەرەکان. وهروە ژمارەیەکی زۆر لیمفەخانەیان تێدایە کە دەبنەوەی لە ناوبردننی هۆکارەکانی نەخۆشی لە چێندرێ لیمف. کەواتە یەکەم فەرمانی لیمفە گرێکان چییە؟ پاکردنەوەی لیمفە لە وردبینە زیندەوەرەکان.
چۆن پاچیان دەکاتەوە بەهۆی کۆبوونەوەی ژمارەی زۆر لە لیمفە خانە کەواتە لیمفە خانەیان تێدا ئەم پێکاتەیە کە دەبینین ئەمانە بریتین لە لیمفە خانەکان بەهۆی بوونی ئەم لیمفە خانانە کە لە ناو لیمفەگرەکاندا هەیە دەبێتەوە لە ناوبردننی یاخو کوشتنی هۆکارەکانی نەخۆشی کەواتە بە شێوەیەکی گشتی لە کاتی تێپەڕبوونی لیمف بە لیمفە لولەکاندا بچەند ئەندامچکەیەکی بچووکتا تێپەڕ دەبێت ئەم ئەندامچکانش پێیان دەڵێن پێیان دەڵێن لیمفەگرەکان کە فرمانیان پاکردنەوەی لیمفە لە وردبینە زیندەوەرەکان وەروها کۆکردنەوەی ژمارەی زۆر لیمفەخانەکانە تیاندا دەبنە هۆی لە ناوبردنی هۆکارەکانی نەخۆشی لە لیمف بەمەش لیمف بە خاوێنی دەبێتەوە پاشان لیمف دەگەڕێتەوە بۆ دڵ بەڵام پێش ئەوەی کە لیمف بگەڕێتەوە بۆ دڵ ڕاستەوخۆ لیمف ناچێتە دڵ لە ڕێگەی کلۆرە خوێنێنەری سەروە قوتابیانی خۆشەویست ئەو وێنەیە کە لێرە ئاماژە پێکراوە ئەمە کلۆرە خوێنێنەری سەروە ئەمە کلۆرە خوێنێنەری ئەمە لیمفە بەورن ئەمە ملولەی لیمفە لە ڕێگەی کلۆرە خوێنێنەری سەروە دەگوازێتەوە بۆ لیمف کەواتە ئەوە لیمفە لولەیە ئەوە لیمفە لولە یەکسەر دێتن لە کلۆرە خوێنێنەری سەروە دەکات ئەنجا دەگوازێتەوە بۆ چەندرێ بۆ دڵ کەواتە قوتابیانی خۆشەویست ڕاستەوخۆ لیمف ناچێتە دڵ بەڵکو لە چێ دەکاتەوە لە ڕێگەی کلۆرە خوێنەری سەروە دەگوازێتەوە بۆ دڵ زۆر لە پرسیارەکانیش داهاتێتەوە لیمف لە ڕێگەی کام لەمانەی خوارەوە دەگەڕێتەوە بۆ دڵ لە ڕێگەی کلۆرە خوێنی سەرو یان لە ڕێگەی کلۆرە خوێنی خوار و لە ڕێگەی کلۆرە خوێنی سەرەوە دەگوازێتەوە بۆ دڵ کە تایبەتە بە گواستنەوەی خوێنی کەمەوکزینی لە بەشەکانی سەرەوە بۆ گوێچکەڵەی ڕاستی دڵ کەواتە ئەمە بوو بابرین هێلکاریەک بوو دەربارەی پێکاتەی لیمف و وەروە لیمف چۆن دەگەڕێتەوە بۆ دڵ بەری قوتابیانی خۆشەویست لە سەرتا لە باسمان کرد گوتمان لیمف چۆن دەپاڵەوێت لە خوێنەوە دەپاڵەوێت لە کاتی تێپەڕبوونی خوێن دووبارە دەکەینەوە لە کاتی تێپەڕبوونی خوێن بەناو لیمفە ملولەکان لەناو ملولەکانی خوێندا لەژێر کاریگەری پەستاندا ئاو مادە تواوەکان لە دیواری ملولەکانی خوێن کە دیوارەکانی زۆر تەنکەم دەپاڵێرنە نێوان خانە و شانەکان پاشان کە ئەم مادانە دەچێتە نێوە خانە و شانەکان پێی دەڵێن شلەی شانەیی پاشان ئەم شلەی شانەیە بێ پرۆتینە دەگوازێتەوە بۆ ناو لیمفە ملولەکان دەگوازێتەوە بۆ ناو لیمفە ملولەکان ئینجا پێی دەوترێت لیمف پاشان لیمفە ملولەکان یەک دەگرن لولەی گەورەتر پێکدێن پێی دەڵێن لیمفە لولەکان هەر وەکو خوێنێنەکان زمانەیان تێدایە کە ڕێگە بە تێپەڕبوون لیمف دەدەن بە ئاراستەی دڵ نێلان بە پێچەوانە بگەڕێتەوە چونکە ئەمانەش پەستانیان لەسەر نییە لە کاتی تێپەڕبوون لیمف بە لیمفە لولەکاندا چەند ئەندامچکەیەکی بچووکدا تێپەڕ دەبن پێی دەڵێن پێیان دەڵێن لیمفەگرەکان فرمانیان پاکردنەوەی لیمفە لە وردبینە زیندەوەرەکان وەروها کۆبوونەوەی ژمارەی زۆر لیمفەخانەیان تێدایە و کە دەبنە هۆی لەناوبردنی هۆکارەکانی نەخۆشی دەربارەی ئەمە پێکاتەی لیمف بوو بەڵێ ئێستا کە هەر دەربارەی لیمفەگرەکاندا هەندێک جار لیمفەگرەکان تێبینێکمانێ دەری لیمف و خوێن لە یەکتر دەچن بەوەی کە هەردووچیان خۆڕۆکەی سپیان تێدایە کەواتە خاڵی یەکچوون لە نێوان لیمف و خوێندا هەردووچیان خۆڕۆکەی سپیان تێدایە خۆی قوتابیانی خۆشەویست لیمف خوێنە تەنها پرۆتینەکانی تێدا نیە واتە خۆڕۆکە سوورەکانی تێدا نییە بەڵام لیمف بەوە لە خوێن زیاد دەکرێتەوە ئەم خاڵە زۆر گرنگە کە خۆڕۆکەی سوور و پرۆتینی تێدا نییە کەواتە ئەمە خاڵە جیاوازەکەیتی سپڵ و دووئاڵوەکە و تایمۆسۆڕژێن و ئەوە لە بەنسێ ئەمانە دەخوێن ئەمانە هەمووی بریتین لە ئەندامەکانی لیمفە کۆندام لە داهاتوون ئینشاڵڵا باسی دەکەین پێناسەی شلێشانەیی گوتمان شلەیەکە لە دیواری ملولەکانی خوێنە دەپاڵێتە نێوان خانەکان شانەکانی دەوروبەری کە ئاو مادەتەوەکانی تێدایە بۆ گەیاندنی ئۆکسجین لێرە شتێکمان باس کرد زۆر جارەیە لەوانەیە ملولەکانی خوێن نەتوانن خۆراکەمادەکان یعنی نەگەنە هەندێک شانەی لەش لە ڕێگەی شلەی شانەیەوە ئۆکسجین و خۆراکەمادەکان دەگوازێتەوە بۆ خانەکان لە پاشەڕەکانیش ڕزگاری دەکات ئەم خاڵە زۆر گرنگە کەواتە فرمانی شلەی شانەی چیە گەیاندنی ئۆکسجین و خۆراکەمادە بۆ ئەو خانانەی کە ملولەکانی خوێن نایانگەنێ کەواتە لە ڕێگەی شلەی شانەی ئۆکسجین و خۆراکەمادەکان دەگەنە خانەکان بە هەمان شێوەش لیان ڕزگار دەکەن بەڵام پرۆتینی تێدا نییە بەڵێ هاتینە سەر لیمفە لولەکان ئەمانە پێکدەن لە ئەنجامی یەکگرتنی ملولەکانی لیمف ئەو لولانان کە پێکدەن لە یەکگرتنی لیمفە ملولەکانەوە کە تاک ئاراستن معنای چ تاک ئاراستن یعنی لە خانەکان و دەست پێ دەکەن لە کلۆرە خوێنەی سەرەوە کۆتایی دەبێگ ئاراستە دەڕواتن دوو ئاراستە نییە تاک ئاراستەیە فرمانیان لیمف لە ڕێگای کلۆرە خوێنهێنی سەرەوە تەنها بۆ دڵ دەگوازنەوە بۆ زیادەکەتەوە کە زمانەیان تێدا هەروەکو خوێنەرەکان کە ڕێگە لە گەڕانەوەی لیمف دەگرن بۆ دواوە کاتە ڕێگە بە تێپەڕبوون لیمف دەدەن بە ئاراستەی دڵ بچێت ڕێگە نادەن بە پێچەوانە بگەڕێتەوە پرسیارێکمانێ دەرێ بۆچی ڕۆیشتین لیمف بەناو لیمفە لولەکاندا بە یەک ئاراستەیە باسمان کرد چونکە گوتمان زمانەیان تێدا زمانەکانی هەمیان ڕوڵەڵەتڵە بەو شێوە دەکرێنەوە و دادەخرێن کەواتە بە یەک ئاراستە لیمف دەگوازێتەوە بەرەو دڵ لیمفە لولەکان لە چ خوێنهێنەرێک دەکرێنەوە خاڵە زۆر گرنگە باسمان کرد گوتمان لە کلۆرە
خوێنهێنەری سەرەوە دەکرێنەوە پاشان کلۆرۆخۆینی سەرویش ڕاستەخۆ لە دڵ دەکرێتەوە. بوونی زمانی لیفەلولەکان ئەوەشمان باس کرد تاکو ڕێگە لە لەگەڕانەوەی لیف نەدات بۆ دواوە تەنها بەیەک ئاراستە بەرەو دڵ بڕوات واتە ڕێگری لەگەڕانەوەی لیف دەگرن بەرەو دواوە. هاتینە سەر لیفەگرەکان گوتمان چەند ئەندامۆسکیەکی بچووکن بە درێژایی لیفەلولەکاندا هەن فرمانیان لیفەخانەکان کۆ دەکەنەوە لیفەخانەکانیش جۆرێکن لە خۆڕکەسبیەکانی خوێن بە خانەی بەرگریدانێن لەشی ئینساندا لیفەخانەکان بەڵێ کۆ دەکەنەوە کە خۆڕکەسبی تایبەتمەندن لە بەرگریکردنی نەخۆشیەکان. لیفەگرەکان هەندێک جار دوو فرمانمانەیە پاکردنەوە لیف بوو بەرەوە کۆکردنەوە لیفەخانەکانە ئەویش بە مەبەستی لە ناوبردننی هۆکارەکانی نەخۆشە چکۆ هۆکارەکانی نەخۆشی بۆ لیفەخانەکانەوە لە ناو دەچن بە بەرگری. لیفەگرەکان هەندێک جار دەبینین زۆر جار لیفەگرەکان تەماشا دەکەین هەو دەکەن واتە ئیلتیهاب دەکەن وەروە هەڵدا ئاوسێن. هەوکردنیان بەهۆی بوونی وردبینە زیندەوەرەکانە تەنێکی بێگان هەیە بەڵام هەڵئاوسانیان لە ئەنجامی کۆبوونەوەی ژمارەیەکی زۆر لە لیفە خانەکانە. هەروەکو لێرە ئاماژەی پێوە کراوە کەواتە لیفەگرەکان هەو دەکەن لە کاتی توشبوون بە نەخۆشیێکی دیاری کراوە وردبینێکی زیندەوەری هەبێت وارەوە هەڵدا ئاوسێن واتە بەهۆی زیادبوونی ژماری لیفەخانەکان تیایاندا. ئەمە دەربارەی لیف بوو وەروە لیفەگرەکان. لێرە جیاوازێکمانێ لە نێوان لیفەگرەکان وەروە لولەکان عەفوەن لە نێوان لولەکانی خوێن وەروە لیفەلولەکان. لولەکانی خوێن لە دڵەوە دەگوازنەوە بۆ هەموو بەشەکانی لەش وەروە دەیگەڕێنەوە واتە خوێنبەر و خوێنەکان دەگرێتەوە بەڵام ئەمە جیاوازە لیف لە بەشەکانی لەش کۆ دەکەنەوە تەنها بەرەو دڵ دەیگوازنەوە واتە تاک ئاراستن. ئەمانە زمانەیان تێدا نیە جگە لە خوێنهێنەر کە زمانەی تێدایە بەڵام ئەمانە زمانەیان تێدایە ڕێگە بە گەڕانەوەی لیف دەگەن بەرەو دڵ ڕێگە بە پێچاوەنەوە ناگەنەوە. هەندێک تێبینی هەبوو مرۆلەکانی لیف لە پێکاتەدا باسمان کرد لە مرۆلەکانی خوێن دەچن چونکە لە یەکچین خانە پێکاتون وەروە لیفەلولەکان لە خوێنبەر و لە خوێنهێنەرەکان دەچن ئەوانیش چونکە زمانەیان تێدایە دەرێ لیمفە کۆ ئەندام ئەم خاڵە زۆر ژەگیر کە قوتابیانی خۆشەویست دەرێ لیمفە کۆ ئەندام بەشێک نییە لە کۆ ئەندامە سوور. ئێمە باز لە کۆ ئەندامە سوور دەکەین ئەمە سیە سوورمانەیە و کۆ ئەندامە سوورشمانەیە بەعام کۆ ئەندامی سووران دوو بەشە دڵ لە کۆ ئەندام لەگەڵ لیمفە کۆ ئەندام بەڵام لە دڵ لە کۆ ئەندام کە باسمان لە کۆ ئەندامی سوور سیە سوور کرد کۆ ئەندامە سوور دەرێ لیمفە کۆ ئەندام بەشێک نییە لە کۆ ئەندامە سوور بەڵام بەشێکە لە کۆ ئەندامی سووران ئەمە جیاوازم خاڵە کەواتە لیمفە کۆ ئەندام بەشێک نییە لە کۆ ئەندامە سوور بەڵکو بەستراوەتەوە بە کۆ ئەندامە سوور. چونکە چۆن بەستراوەتەوە چونکە لە ڕێگەی کلۆرە خوێنهێنەری سەرووە لیمف دەچێتەوە دڵ لە ڕێگەی کلۆرە خوێنی سەریوە دەچێتەوە دڵ بۆیە بەشێکە لە کۆ ئەندامە سوور بەشێک نییە لە کۆ ئەندامە سوور بەڵکو بەستراوەتەوە بە کۆ ئەندامە سوور بەستراوەتەوەتە بە کلۆرە خوێنەری سەرووە بەستراوەتەوە. بەڵێ بەراوردی نێوان خوێنی لیف ئەمانەشمان هەمووی باس کرد دەرێ خوێن خۆڵکەسبیەکان و سوورەکان و پەڕەکانی خوێن تێدا دڵەوە دەچێت بۆ بەشەکانی لەش وەروا دەگەڕێتەوە و بە پرۆتین دەوڵەمەندە لە ناو لولەکانی خوێندا و ڕەنجی سوورە بەڵام لیمف خۆڵکەسبی تێدا بەڵام خۆڵکە سوورەکانی تێدا نیە شلەی پاڵێوراوی خوێنە و واروە بێ پرۆتینە لە ناو لولەکانی لیفدا دەڕوات واروها بێڕەکە. پرسیارێکمانێ پرسیارێکی وزاری دەرێ هەموو ئەمانە بەشێکن لە لیفە کۆ ئەندام بەشێکن لە لیفە کۆ ئەندام جگە یەکیان بەشێک نیە لە لیفە کۆ ئەندام ملولەی لیف بەشێکە لیفەگرەکان بەشێکن و ئەو لولانی لیمف کە لە شانەکانەوە بۆ کلۆرە خوێنەری سەرو دەگەڕێنەوە ئەو لولانەی تەنها لیمف لە دڵەوە بۆ شانەکانی لەش دەگوازێنەوە کەواتە لێرە وەڵامی نێرێنیەکە کە لە پرسیار داوامان لێ دەکاتن ئەمە ڕاست دەبێت کەواتە ئەو لولانەی تەنها لیمف لە دڵەوە بۆ شانەکانی لەش دەگوازنەوە کەواتە ئەمە هەڵەیە ئەمەش لە هەڵەکەی دەگەڕێن کەواتە ئەوە وەڵامی ڕاست دەبێت. کام لەمانە دەربارەی لیفە لولەکان هەڵەیە لیمفە لولەکان هەڵەیە لیمف لە شانەکانی لەش دەگەڕێنەوە بۆ دڵ ئەمە ڕاستە لیمف بۆ گشت بەشەکانی لەش دەبن ئەمە هەڵەیە وەکو خوێنهێنەرەکان زمانیان تێدایە ئەیوبی بەیەکەوە نووسرایە ڕاستن دەرێ هەڵەیە ئەمە لە هەڵەکەی دەگەڕێت لیمف بۆ گشت بەشەکانی لەش دەبن ئەمە هەڵەیە کەواتە وەڵامی هەڵە ئەم هەیە. بەڵێ ئێستا دەچینە سەر کەرتی دوو تابیانی خۆشەویست پێکاتی خوێنە ئەگەر بێت سەرکەن پێکاتی خوێن بزانین خوێن لە پێکاتی بە شێوەیەکی گشتیم ئێمە بە شێوەیەکی گشتی دەرسانی ڕابردوو باسمان کرد گوتمان خوێن بەستەرەشانەیە قوتابیانی خۆشەویست. بۆچی خوێن بەستەرەشانەیە چونکە لە دوو بەشی سەرەکی گرنگ پێکاتیە یەکەمیان نێوانە مادە کە پلازمایە دووەمینیشمان کە خانەکانە کە خۆکەسبیەکان و پەڕەکانی خوێن و وهروە خۆڕکە سوورەکانە کەواتە خوێن بەستەرەشانەیەکی شلە لە پلازما و خۆڕکە سوورەکان و خۆڕکە سوورەکان و پەڕەکانی خوێن پێکاتەوە کەواتە لە دوو بەشی سەرەکی پێکاتیە نێوانە مادە کە پلازما لەگەڵ خانەکانیش. بەڵێ فرمانەکانی خوێن چییە؟ خۆراکە مادەکان ئۆکسجین بۆ خانەکانی لەش دەگوازێتەوە و هەروە خانەکانیش ڕزگار دەکات لە پاشەڕەکان دوانەکسیری کاربۆن و پاشەڕۆ بۆ دوور لە خانەکانی لەش دەگوازێتەوە.
خاڵی سێم گەرمی بۆ ڕوو لەش دەگوازێتەوە یان دەتوانین بێن چەسپاندنی لە خستنی پلەی گەرمی لەش. خاڵی چوارم ڕۆلی سەرەکی هەیە لە بەرگریتنی لەش دژی هۆکارەکانی نەخۆشی لە ڕێگەی خۆڵکەسپەکانی خوێن. ئەمە هەمووی فەرمانەکانی خوێنە. هەموو ئەمانە لە فەرمانەکانی خوێنە جگە، یعنی هەموو ئەمانەی کە ئێستا لە فەرمانەکانی خوێنە یەکیان لە فەرمانەکانی خوێن نییە. گواستنەوەی خۆراکە مادەکان و گازەکان، بەڵێ ئەمە فەرمانەکانی خوێنە. دروستکردنی خانەکانی خوێن، نەخێر دروستکردنی خانەکانی خوێن دەکەوێتە ژێر فەرمانی مۆخیەس، کەواتە ئەو وەڵامە وتمان بە وەڵامی ڕازەدەن ناچێتە فەرمانەکانی خوێن. دێنە سەر بە شێوەیەکی گشتی باس لە پێکاتەی خوێن دەکەین. زانین پێکاتەی خوێن کە باسمان کرد لە دوو بەش سەرەکی پێکاتیە، یەکیان پلازمایە، یەکیان خانەکانی خوێنە. ئێستا باس لە پلازما دەکەین، لەوانەیە ڕابردوو باس لە خانەکانی خوێنیش دەکەین. پێکاتنی خوێن لە بەشێکی شل پێک دێت. بەشی یەکەم لە پێکاتەی خوێن لە بەشێکی شل پێک دێت کە پلازمایە. پلازما لە 155 قەبارەی خوێن پێک دێنێت، لە 145ەکەی خانەکانی خوێنە، خۆڕگە سوورەکانە، سپیەکانە و پەڕەکانی خوێن پێک دێنێت. لەشی مرۆڤێکی ئاسایی بە نزیکەی دەتوانین برێن دروست تەندروست نزیکەی 4 بۆ 5 لیتر خوێنی تێدایە. کەواتە بەشی یەکەم دەرسی ئەوڕۆم باز لەسەکەین، باز لە پلازمای خوێن دەکەین. ئەم هێلکاریە وێنەی پێکاتەی خوێنە لە دوو بەشی سەرەکی پێکاتیە، پلازما لە 155، خانەکانی خوێن لە 145. پلازما لە دوو بەش پێکاتیە، لە 190 ئاوا، وەروە لە 100 پێکاتەکانی دیکەی پلازمای خوێنە. ئەگەر تەماشاکەین لیرانە ئەمە لە 110 پێکاتەکانی دیکە دەگرێتەوە، وەروە خانەکانی خوێن لە 145 خۆڕۆکی سوور و خۆڕۆکی سپی پەڕەکانی خوێن دەگرێتەوە. ئەگەر بێت تەماشاکەین دێنە سەر پلازما لە 190 ئاوا لە 110 پێکاتەکانی دیە. ئەو لە 110 کە پێکاتەکانی دیە قوتابیانی خۆشەویست بریتین لە مادەکانی زیندە چاڵاکی، هۆرمۆن، وەروە خۆراکە مادە، وەروە خوێیەکان و هەروە پرۆتینیش دەگرێتەوە. کەواتە ئەمە لە 110 گوتمان لە 110 بریتە لە ئاو لە 110 پێکاتەکانی دیکەیە، مادەی زیندە چاڵاکی، هۆرمۆن، خۆراکە مادەی تواوە، خۆیەکان، وەروە پرۆتینەکان. بەڵێ ئێستا باز لە بکەین خۆراکە مادە تواوەکانی ناو پلازما چین. یەکەمە ڤیتامین کە زۆر گرنگە، شەکری گلوکۆز، وەروە ترش ئەمینەکان، وەروە خۆیەکان زایەکانیش دەگرێتەوە. پرۆتینەکانی پلازمای خوێن زۆر گرنگن. سێ پرۆتینمانەیە، پرۆتینی خوێنمایاندن، وەروە ئەلبومین، وەروە دژەتەن. ئێستا ئاخر شتێکە باز دەکەین ئەویسیە پلازمای خوێن. پلازمای خوێن گوتمان لە 100 ناوەندێکی شلی لینزە، واتە لیقە، ڕەنجی زەردە، لە 155 خوێن پێک دێنێت. بەڵام پلازما لە ڕووی پێکاتەوە لە دوو بەش پێکاتێ، لە 190 ئاوا لە 110 پێکاتەکانی دیکەیە کە باسمان کرد. لە 110 گوتمان ناوەندێکی شلی لینزە، لیقە زەردە، ڕەنجی ئاو لە 190 پێک دێنێت. لە 110 پێکاتەکانی دیکەیە کە برتین لە مادەی زیندە چاڵاکی و هۆرمۆن و خۆراکە مادە و خۆیەکان، وەروە پرۆتینەکانە. خۆراکە مادە تواوەکانی ناو پلازمای خوێن لەکوێوە دێن؟ خۆی هەمووی لە خوێنەوە دێ. لەلایەن کۆندامی هەرسەوە، لایەن کۆندامی هەرسەوە خۆراکە مادە تواوەکان پەیدا دەبن، پاشان لە ڕێگەی خوێنە لۆگازێتەوە بەرەو شانەکان. کەواتە لە کۆندامی هەرسەوە خۆراکە مادانە دێن کە برتین لە ڤیتامینەکانە، ترشەمینەکانە، وەروە گلوکۆزە، خۆیەکان، زایەکان، ئەمانە هەمووی دەگرێتەوە. ئێستا باس لە خوێنمان کرد، ئەمە خوێنە. ئەگە بێت سێرکێ قوتابیانی خۆشەویست، ئەم بەشەی سەرەوە زەردەکە، ئەم بەشەی کە وێنەی لێ دیارە لە وێنەکەدا ئاماژە پێکراوە، ئەم بەشەیە ئەمە هەمووی پلازمایە. ئەمە پلازمایە کە بەشی سەرەوەکەیە پلازمایە، ئەمە مەسڵی خوێنی پێدرێن. وەروە خۆڕۆکە سوورەکانیش لە بەشی ژێرەوە کە ئاماژەی پێکرا، و هەروە خۆڕۆکە سپیەکانیشمانەیە کە بە سەوڵدا لەگەر پەڕەکانی خوێن. ئەمە پێکاتەی خوێنە بە شێوەیەکی گشتی، کەواتە بە شێوەیەکی گشتی لە دوو بەش پێکات بوو، ئەمەش بەشی دووەم بوو. لە پلازمای خوێندا سێ جۆرە پرۆتینمانەیە کە زۆر گرنگە. پلازما جۆری جیاواز لە پرۆتینەکان هەڵدەگرێت، لە فەرمانیشدا جیاوازن. بۆ نمونە هەندێک پرۆتین کە لە پلازمادا هەن بنچینەن بۆ چێ؟ بۆ کردداری خوێنمایاندن، لە کاتی خوێنمایاندندا زۆر گرنگن. دووەمینمان پرۆتینێکمانەیە پێ دێن ئەلبومین، ئەمە زۆر گرنگە. ڕۆڵی هەیە لە چێ؟ لە پرۆتینێکە بەشداری دەکات لە ڕێخستنی دەڵانە پەستان. دەڵانە پەستان تایبەتە بە گواستنەوەی کرد ئاو لە نێوان دوو شوێندا، لە نێوان خانەیان دەوروبەری دەرەوە. لە ڕێخستنی دەڵانە پەستان لە نێوان چێ؟ لە نێوان پلازما کە دەوروبەری دەرەوە لەگەڵ خانەکاندا. کەواتە ئەلبومین پرۆتینێکە لە پلازمای خوێندا ڕۆلی سەرەکیە لە کردداری دەڵانە پەستان لە نێوان پلازما و خانەکانی خوێن، و هەروها لە نێوان پلازمان و شانەکانی لەش، چونکە کردداری دەڵاندن تایبەتە بە گواستنەوەی ئاو بە پەردەی خانەدا. سێمانەیە دژەتەنەکان. دژەتەنەکان ئەمەنە پرۆتینی خوێنن، لە داهاتوودا باسی دەکەن لەلایەن پلازمەخانەکانەوە بەرەبێن کە جۆرێکن لە لیفەخانەکان، یامانە بەکاردێن بۆ بەرگری لە دژی هۆکارەکانی نەخۆشی. کەواتە سێ پرۆتینمانەیە لە پلازمای خوێن. یەکەمیان پرۆتینەکان بنچینن بۆ کردداری خوێنمایاندن، دووەمیان ئەلبومینە تایبەتە بە ڕێخستنی دڵانە پەستان لە نێوان پلازما و خانەکانی خوێن، لە نێوان پلازما و خانەکانی لەش، و هەروەها
دژڵانەکانیشمانەیە کە پرۆتینەکانی پلازمای خۆیان تایبەت مندن بە بەرگریکردنی لەش دژی هۆکارەکانی نەخۆشی. بەڵێ قوتابیانی خۆشەویست ئەوانەی ئەو ڕۆبۆتاوانیشتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.